بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان خوشويستاني برنامج گفتگو خوشحال و بەختەوەرم لەو بەرنامەیەش ڕاستەوخۆ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستدام لەگەڵ دوو میوانی عزیز و بەڕێز و خۆشەویست کەوا لە شاری هەولێرەوە ئامادەییان هەیە. بەڕێز جەنابی مامۆستا ئیبراهیم کەرکوچی پێشنێژ و تارخوێن و زانای ئاینی بە خێراتنی گەرمی دەکەم، و هەروەها بەڕێز جەنابی مامۆستا شێرزاد عەبدولحەمید پێشنێژ و تارخوێن و زانا و بانخوازی ئاینی بە خێراتنی دەکەم و پێیان دەڵێم السلام علیکم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، تەوەرە و بابەت و باسەکەمان بەردەوامین لە پێشوازیکردنیەکی شایستە بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز. لەو بەرنامەیەدا دەمانەوێت تیشک بخینە سەر بابەتە بیر و باوەڕ و عەقیدە و تەوحید. ئایا بزانین چەندە گرینگە و پێویستە ئێمە بە عەقیدەیەکی ساف و بە تەوحید و یەکتاپەرستیەکی خاڵص و تەواو بکەوینە نێومانجی ڕەمەزان، و بە هەمان شێوە باز لە عیبادەت و پەرستشەکان دەکەین. ئایا ئەو چەند ڕۆژەی ماوە چۆن خۆمان ڕابهێنین و چۆن ئێمە تەمرینێک ڕاهێنانێک بکەین و بیکەینە وێستگەیەک محەتەیەک بۆ ئەوەی کەوا ئەو کاتەی هاتین بۆ نێومانجی ڕەمەزان و وەکەوتینە نێومانجی ڕەمەزان عیبادەت و پەرستشەکان بە شێوازێک بێت لە ئاستی ئەو مانگە پیرۆزەدا بێت. بۆیە پرسیاری یەکەمم ئاراستەی بەڕێز جەنابی مامۆستا ئیبراهیم کەرکوچی دەکەم بە شێوەیەکی گشتی ئەگەر باس لە پێشوازیکردن لە نێومانجی ڕەمەزان بە چەند خاڵێک ئەگەر باسی بکەین لە چێوە دەست پێ بکەین بۆ ئەوەی ئێمە بچینە نێومانجی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ پەروەردیگاری باڵادەست لە چەند ڕۆژێکی بەر لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کە ئێمە وەکو ئومەتی ئیسلام وەکو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و جیهان پێشوازی لە مانگێکی پیرۆز، مانگێکی پڕبەرەکەت و خێر و خۆشی دەکا. بە تەئکید ئێمەی موسڵمان ئەوەی کە بۆمان لە پێغەمبەری خوا و صلى الله عليه وسلم و ئەصحابی پێغەمبەری خواوە هاتووە، یعنی لەبەر لە مانگی ڕەمەزان پێشوازیان کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆتایی شەعبانە کە ئێمە نزیکە بینەوە لە کۆتایی شەعبان کاتێک کە ئاخر ڕۆژی شەعبان دەهات دەیفەرموو لەقەد جاءکم شەهڕ مبارەک ئەتاکم یان شەهڕ مبارەک، دەیفەرموو بەڕاستی مانگێکی پیرۆز و مبارەک و گەورە ئەوە هات لە دەرگای ماڵەکانمانە. یان عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەیفەرموو مرحبا بمطهر ذنوبنا. عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی بێ دەیفەرموو مرحبا بشهر كله خير نهاره صيام ولياله قيام. يعني دەیفەرموو یاخوا بەخێر بێ مانگێک کە هەر هەمووی سەرتاپای خێر و بەرەکەتە، سەرەتا ڕۆژەکانی ڕۆژۆ و شەوەکانی شەو نێژە. ئێمە لەبەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشوازی لە مانگە کردووە و ئەصحابی پێغەمبەری خوا پیرۆزبایی و خۆشحاڵی خۆیان دەربڕیوە، بەڕاستی پێویستە ئێمە وەکو موسڵمان بچینە ناو ئەو خاڵانەی کە گرینگە ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین، بە تایبەت وەکو جەنابەت فەرموو لە بواری عەقیدەیە. باش لە بواری بیر و باوڕە ئایا پێشوازیکردنی موسڵمان هەر بە سادە و ساکاری دەکرێت بە دەم و زار ئێمە بڵین زەردەخەنەیەکی سەرزارەکی دەرببڕین ئەوەندە کافیە؟ ئایا پێویستە ئێمەی موسڵمان چۆن لە ڕووی عەقیدەوە بۆ خۆمان ئامادەکەین لە بۆی بتوانین عیبادەتێکی صحیح و دروست لەو مانگەیە ئەنجام بدەین؟ ئەگەر دەڵین عەقیدە یان بیر و باوەڕ، یعنی مەبەست چییە کە باز لە عەقیدە دەکرێت و بیر و باوەڕ چی دەگرێتەوە بۆ ئینسانی موسڵمان؟ عەقیدە و بیر و باوەڕ مامۆستا بەر لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچکا لە بۆ شاری مەکەی پیرۆز مەدینە لە مەککەوە، دەزانین ڕۆژووی مانگی ڕەمەزان خوای پەروەردیگار لە ساڵی دووەمی کۆچیە، ساڵی دووەم لە شاری مەدینە لە مانگی شەعبانە کە ئێستا مانگی شەعبانە لە مانگی شەعبانە فەرز کراوە. بۆیە عەقیدە زۆر گرینگە، لەبەرەوەی پێغەمبەری خوا 13 ساڵ لە شاری مەکەیە و 2 ساڵیش بڵێن ساڵی یەکەم و ساڵی دووەمش کە تازاوە دەکرێت، یعنی ڕۆژوو واجب دەکرێتن. ئەم ساڵانە 14 نزیک 15 ساڵە پێغەمبەری خوا خەریکی چی موسڵمانان بوو؟ خەریکی عەقیدە بوو، خەریکی خاوێنکردنەوەی تەوحید و یەکتاپەرستی موسڵمانان بوو. لە چی؟ لە شیرک
بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمیە لە حەدیثێکی قودسیە کە ئیمامی موسلیم و غەیری ئەو ڕیوایەتیان کردو دەفەرمێتن خوای پەروەردگار بە ئادەمیزاد دەڵێتن یەبنە ئادەم لەو ئەتەیتەنی بقراب الأرض خەطایا ئەگە پڕ بەم زەویە تاوانت هەبێ ثم لەقیتەنی لا تشرك بی شەیئا لأتەیتوکە بقرابها مەغفرەت. پێغەمبەری خوای پەروەردگار لێران لەم فەرمایشەیە تەرکیزە خاتە سەر یعنی یەکسانیکردنی ئەو هەموو تاوانە لە بەرامبەریدا شەریک نەبێتن. یاواتە ئینسانی مسلمان ئەبێ بەڕاستی بەر لەوەی هەموو شتێک خاوێن کاتەوە ئەبێ عەقیدە و بیر و باوەڕی خۆی خاوێن کاتەوە لە شیرک بەڕاستی. إن الله لا يغفر أن يشرك به. إن الله لا يغفر أن يشرك به. واتا ئەگەر ڕەمەزانیش بێ و حەجش بکەی و عەمرەش بکەی و هەر عیبادەتێک بکەی مەهما کان ئەگەر بێت و پەنا بەخوای پەروەردگار ئینسان شیرکی تێدا بێ لە عیبادەتەکانیدا شیرکش کە جۆرەکانی زۆرە. ويغفر ما دون ذلك لمن يشاء. يعني ئەوەی کە غەیری ئەوە خوای پەروەردگار هەمووی خۆشەوە. بۆیە حەدیثەکە فەرمووی ئەگە پڕ بەم زەویە تاوانت هەبێ بیتەوە خزمەتی خوای پەروەردگار بەس شەریکت پەیدا نەکردبێتن خوای پەروەردگار دەفەرمێ پڕ بە ئەو زەویە لێ خۆشبوونت بەڕوودا دەدا. باش پێشوازی دەکەم. بەڵێ هەر لەسەر عەقیدە و بیر و باوەڕ دێمەوە لای جەنابەت پرسیاری ترم دەبێت. دەچمە لای بەڕێز جەنابی مامۆستا شێرزاد دەپرسم ئایا لە ڕووی عیبادەت و پەرستشەکانەوە ئێمە بە چ شێوازێک ئەو پەرستش و عیبادەتانە بکەین و خۆمانی لە بۆ حازر بکەین و چۆن دەڵێ یعنی ڕێخۆشکەرێک بێت بۆ ئەوەی کەوا لە نێومانجی ڕەمەزاندا لەسەرمان قورس نەبێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. سرەتا دەستخۆشێکی زۆرمان لە بۆ جەنابەتەیە خۆیگەرە پاداش دەتە خۆشحاڵش مکە لە خزمەت جەنابی مامۆستا ئیبراهیمی بۆ دەستخۆشی لە هەموو ستافی تەلەڤیزیۆنی کۆمەڵ دەکەین. بەڕاستی ئەمە دڵمە خۆشە بە هاتنی ئەو مانگەی پێش هەموو شتێکی کە رب العالمین فەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. يعني وەکو سەرکەوتنێکی گەورەوە کە ئێمە دەچینە ناو ئەو مانگەی لە فەزلی پەروەردگار سبحانه وتعالى کەواتە مسلمان ئێستاکە خۆشترین سات و کاتیتی کە دەسەر ناو مانگەکی کە ڕەحمەتە کە مەغفرەتە کە ڕزگاربوونە لە ئاگری دۆزەخ. جا ئەگەر بێت و بەڕاستی وەکو ئەسحاب ئاسا 11 مانگ بەر لە هاتنی مانگی ڕەمەزان خۆمان ئامادەکەین بۆی بچین ناو مانگی ڕەمەزان، یعنی چەندە ئیلتیزاممان زیاتر بیتن لە سەرەتای هاتنی ڕەمەزان و پێشمای مانگەکان هەندە لەزەت و هەندە چێژ زیاتر لە ڕەمەزان دەبینین. بەڵام ئەگەر ڕاستەوخۆ چوینی ناو ڕەمەزان لەوانەیە ئەو لەزەتەی لێ نەکەین. هەرچەندە ڕەمەزان هەر هەمووی خەیرە بەرەکەتە هەر هەمووی ڕەحمەتە وەکو جەنابی مامۆستا فەرمووی ینی حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەتاکم ڕەمەزان شەهڕ عەظیم مبارەک، ینی مانگێکی زۆر گەورەیە زۆر مبارەکە. هەر کەسێک بەسەلەم بیاوێتن بەڕاستی خۆی لەبەر لێزمەی ڕەحمەتی پەروەردگار دابنێ بەڕاستی بێبەش لە ڕەحمەتی رب العالمین ئەو کەسێک کە ئەو مانگەی کە بەسەردا دێ هەندە عیبادەت تێدا نەکا کە رب العالمین لە هەموو گوناهەکانی خۆش بی. جا عیبادەتەکان جۆرا و جۆرەکان بەڕاستی ئەمە چەند خۆشە، ینی پێشی هاتنی ڕەمەزانێ ئەمە لە نوێژە بە کۆمەڵەکان ئامادە بین تاکو هەر مامۆستای مزگەوت تێژنەرێ بەڕاستی ڕەمەزانیەکان دەرکەوتنەوە. هەرچەندە الحەمدولله ینی هەموو ڕەمەزانێک ینی خەڵکێکی زۆر لەسەر جەماعەت فەرموودەی زۆری هەنا بالتأكيد. يعني بۆ نمونە مثلا صلاة في جماعة تفضل عن صلاة الفرد ب27 درجة أو كما قال عليه الصلاة والسلام. ئەوە فەزلەکانە ئین نوێژەکان مەبەستم لەوەی دیتن یان ئینسان زووتر خۆی ئامادەکاتن لەوەی یەکسەر نەسەنە ئەو مانگەی دەگات و نوێژەکانی بە جەماعەت کرد ینی زوو لە مزگەوتی بیندرا یان مقدماتێکی بە ڕۆژی بوونی هەبیتن بۆ نمونە 13 و 14 و 15 یان دووشەم و پێنجشەم هەیبیان ئەو ڕۆژانەی کە سونەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم واریدە ئەو کاتی ڕەمەزانی زۆر لە لای ئاسایی دەبیتن کە دەستە ناوی یانی تووشی شۆک نابیت، چونکە ئێستا ئەمەی مسلمان بەڕاستی تەمەنا دەکەین بگەینە ڕەمەزان. خەڵکێکیش هەیە مسلمانیشە تەمەنا دەکە ڕەمەزان زوو بڕوات لەبەرەوەی هیچ ئامادە باشێکی نەکردیە، ینی خۆی ئامادە نەکردێ. کەواتە ئینسان ئەگە بە قەلب و قالب بەڕاستی مقدماتێکی هەبی خۆی ئامادە کاتن ینی کاتێک دەستە ناو ڕەمەزان ینی زۆر زۆر دڵی خۆشە. ئەو مقدماتە لە چیەوە دەست پێ بکات لە عیبادەتەکاندا؟ بەڵێ دەبی ئەو ئینسانە بە حەقەت ینی ڕەمەزان چونکە هەم قیامی تێدا و سیامیشی تێدایە، هەم بەخشینی تێدا، هەم سەدەقەی تێدا، هەموو شتەکانی تێدا، زۆرهای عیبادەت تێدا لە بەرەو مانگا تاکە مانگە رب العالمین لەسەری هەممان کەنوکو دڵێ یوسفی نێو 12 برا شەهر ڕەمەزان ینی تاکەمان کە ناوی هینایە. بۆیە جۆرەکانی عیبادەت یەکەم شت چونکە مامۆستا زیاتر با لانی عەقیدەکەی باسەکە وەکو نوێژ، ینی بەڕاستی دەبی ئیلتیزاماتی نوێژمان زۆر زۆر گەورە بی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی الصلاة وما ملكت أيمانكم
بەڕاستی نوێژ خەسارەتمەندە یعنی زەرمەندە ئەو کەسێک کە لە نوێژەکانی بێئاگایە یعنی زۆر بەمان ئەمەی مسلمان ئێستا کە خۆ نوێژ دەکەین بەڵام ئاەتانە خۆ زۆر ئەمە دەگرێتەوە فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون ئەوانەی کە لە نوێژەکان بێئاگانە یان ئەوەی لا تقربوا الصلاة وأنتم سكارى خۆ ئەو کاتی وایەتەدا بەزی خەڵک کە مەسەڵەن بەسەر خۆشی دەستۆ ناو نوێژێ بەڵام ئێستا خەڵک هەیە خۆ ئارەقیشی نەخواردەوە بەڵام لە ناو نوێژە سەرخۆشە بۆ چونکە ئاگای لە نوێژەکەی نییە کەواتە پێش هاتنی ڕەمەضانی بامە ئیستیعدادێکی کامل مكمل ورقرين كدسينا ورمضان براسي استعدادي أول زر قلبي ورقرين يعني لناخ ما دا أمد باش شيء تاك ما كردي بيتن أو زل أذكار أو زل شونيجو أو زل نيجو أو زل بروجيبون أو زل بخشينا كان من لهم زور كان عبادة كاتك تونك أو رمضان شون دلين حج العبادات يعني عين رمضان يعني دايشي هم بندياتي كان لنا رمضان داهية بل خفداش يا ربي برزنا ابن مصطفى إبراهيم إخلاص تبي وستيتشي بعقيدة وبيرو باور هي و تهو كارێکە بۆ ئەوەی کەوە کەسی ڕۆژوەوان لە نێومانجی ڕەمەزان دا عیبادەت و پەرستشەکانی قبول بێتن بەهۆی ئەو ئیخلاص و عەقیدەیەوە کەوە دایمەزراندووە. بەڵێ بەتاکید مامۆستا لە بۆ هەموو عیبادەتێک هەموو بەندایەتێکی مسلمان ئیخلاص یەکێکە لە ڕوکنە سەرەکیەکان ڕوکنێکی ئەساسیە یعنی هەر کەسێک هەر عیبادەتێک مەهماکان گەورە بێ هەر چۆنێک بێ ئەگەر لە حەجە عەمرەیە وەکووتمان زەکاتە یعنی نوێژە ڕۆژووە جیهاد لە پێناوخوای پەروەردیگایە قورئان خوێندنە هەموو ئەم بابەتانە پێش هەموو شتێک دەبێ ئیخلاصی تێدا بێ واتە بێ نیەتەکانمان لەگەڵ خوای پەروەردیگارە پاک و خاڵ هیچ ڕەبتێک هەیە لەگەڵ عەقیدە بەڵێ بەتەئکید ئەگەر نیەت لە بۆ خوای پەروەردیگار یەکلا نەبووە خاوێن نەبووە واتە غەیری خوای پەروەردیگاری تێدا بێتن مەبەستێکت دنیا بێ وەکو پێغەمبەری خوا لە باسی هیجرەتە دەفەرمێ فەمەن کانە هیجرەتو لدنیا یوصیبها ئەو ئیمرأة ينكحها یعنی ئەگەر شتێکی دیکەی تێدا بێت دەکرێتن مسلمانێک بێتە مزگەوتەوە نوێژ بکە تەراویح بکە یان سەدەقە بکە یان زەکاتەکەی بدا بەڵام نیەتی لە بۆ شتێکی دیکە بێ تا بگوترێ بەڕاستی کەسێکی نوێژ خوێنێکی باشە یان بگوترێ کەسێکە خێرێکی باشەکە یان کەسێکە شەو نوێژەکانی وایە قیامەکەی وایە شێوازەکەی وایە بەڵێ بەتەئکید لە ڕووی عەقیدەوە یەکەم خاڵی گرنگ دەبێ ئینسانی مسلمان هەرچی کار و کردەوە و گفتار و ڕەفتارمان هەیە تەنها و تەنها لەبەر خاتری خوای پەروەردیگار بێ ئیخلاصی تێدا بێ ئەگەر ئەمە خاڵێکی گەورەی عەقیدەیە ئەگەر ئیخلاصی تێدا نەبوو لە مقابلە واتە ڕیایی تێدایە ڕیا یعنی بەشێکە لە شیرک بەڵێ یعنی هەر کەسێک کە کردەوەکانی لە بۆ غەیری خوای پەروەردیگار بێ سوبحانەوە وتەعالە خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتە دەفەرمێ ئەوە وازم لێ هێنا بڕۆ لە لای ئەو کەسانی کە کارت بۆ کردوونە لەبەر خاتری ئەو ئیشەکانت کردووە ئەجر و پاداشتەکە لەوان وەربگرە هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکیش باز لەوە دەفەرمێت أخوف ما أخاف عليكم الشرك الخفي يعني الشرك الأصغر قالوا وما الشرك الخفي يا رسول الله قال الرياء الرياء يعني بيتشوان وكو فرمود دجاكي يعني إخلاص دجاكي الرياء بالتأكيد يعني ضدي أو إخلاص الرياء يعني بيغمبري خوا كما ترسي الراقيان دول لهمو شتيك زياتر دا ترسيا لبروي كإيمي مسلمان لهمو كاتيكا بەتایبەتیش کە مانگی ڕەمەزان مانگێکی زۆر گەورەیە وەکو عیبادەتەکانی تێدا کۆ دەبێتەوە کۆمەڵی عیبادەت وەکو دەڵێ لە نوێژ و لە ڕۆژ و لە تەراویح و لە قیام و لە قورئان خوێن و لە سەدەقە و لە زەکات و کۆمەڵیشتی تێدا کۆ دەبێتەوە بۆیە بەڕاستی دەبێ ئینسان زۆر وریا بێ لە ئیخلاص و لە نیەتەکانی بۆ خوای پەروەردیگار ئەو ئیخلاصە چۆن دابمەزرێنین یعنی ئەگەر کەسێک بۆ نمونە لەبەر خاتری فڵان کەس نوێژێک دەکات عیبادەتێک دەکات بە ڕۆژوو دەبێت یان لەبەر لایڤ و ڕسمگرتنێک و پۆستکردنێک و ئیدی ئەو بابەتانە ئێمە چۆن ئیخلاصەکە دابمەزرێنین بەڕێک و بە پوختی کە خوای پەروەردیگار لێمانی قبول بکات. مامۆستای بەڕێز کەسێک کە عیبادەت لە بۆ خوای پەروەردیگارەکە سوبحانەوە وتەعالە کەسێک کە خوای ناسی بێتن معریفەتی خوای هەبێ سوبحانەوە وتەعالە کەسێک کە سەجدە لە بۆ ذاتێکە کە ئەو زاتەی کە دروستی کردووە خەڵقی کردووە دەیژێنیە ڕزقی ژیانی مردنی هەموو شتێکی بەدەستی ئەو کاتە بەڕاستی یعنی ئەگەر بە تەواوەتی حەقە معریفە وەکو دەڵێ خوای پەروەردیگاری ناسی بێتن ناتوانێ بەڕاستی ڕیا تێکەڵ بە بەندە عیبادەتەکانی بکە بۆی ئێمە وتمان عیبادەت و ناسینی خوای پەروەردیگار عبودیەت لە بۆ خوای پەروەردیگار و خاوێنکردنەوەی عەقیدەمان وەکو ئەسحابی پێغەمبەری خوا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاری کردووە لەسەر عەقیدە و بیر و باوڕی مسلمانان بۆی کە خاوێنی کاتەوە لە شیرک لە ڕیا
لە کۆمەڵێک شت لە بۆەوەی کە عیبادەتەکانیان هەرچی کارێک کە کردویانە لەبەر خاتری خوا بووتن. یعنی ئەسحابی پێغەمبەری خوا کاتێک کە دەیان بینین چونکی خاوەنی عەقیدەیەکی پاک بوونە، بیر و باوڕێکی خاوێنیان هەبووە، یعنی کارەکانیان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو فەرمایشی کە باسی هیجرەتە باسمان کرد، یعنی بۆ باسی کردووە لە بۆ ئەوەی کە بزانیە لە 199 ئەسحابەکانی پێغەمبەری خوا نیەتیان پاک بووە. بەڵام دەکرێت کەسێک لێرەیە کەسێک دەکرێت هەبێتن وەکو یەکێک لەو کەسانی کە هاتبوو لە بۆ مەسەلەن بەدوو شەهوەتێکەوە بەدوو ئارەزوویەکەوە یان بەدوی شتێکی دیکەوە هاتووە. دەکرێت ئەمڕۆکەش خەڵکێک بێتە مزگەوتەوە لە بۆ ناوێک، لە بۆ جۆرێک لە جۆرەکان، لە بۆ بەدەستێنانی ئامانجێکی دیکە غەیری عیبادەت و ئەوانە، لە بۆ متابعی مسلمانێک، لە بۆ چاودێریکردنی خەڵکێک، لە بۆ چاودێریکردنی مزگەوت، لە بۆ چاودێریکردنی کۆمەڵ. ئەمە ئەو کاتە بەڕاستی ئەبێ بزانێ هەرچەندێک نوێژ بکە، هەرچەندێک عیبادەت کە، هەرچەندێک بە ڕۆژوو بێ، شتەکانی بە هەباءن مەنثوڕەی بە بەلاش دەڕوا. بەڕاست ڕەبی بەڕێز جەنابی مامۆستا شێرزاد پرسیاری ئەوە لێ بکەم بڵێم ئایا ئەگەر تا ئێستا کەسێک نوێژەکانی وەک پێویست نەبووە، عیبادەت و پەرستشەکانی وەک پێویست نەبووە پێشی ڕەمەزان، دەکرێت بڵێن لە نێو ڕەمەزاندا دەتوانی بای ئەوەندە عیبادەت بکات قەرەبووی ئەوەی پێش خۆشی بکاتەوە؟ لە وەڵامدا دەڵێن بڵێ، چونکە مانگەکە هەندێک بە خێر و بەرەکەتە. بەڵام پێش ئەوەی وەڵامی پرسیاری جەناب بدەینەوە زۆر گرینگە، یعنی ئەو ئیسلامە هەمووی مەقاسیدە، هەمووی بە مەبەست ڕەوان کرایە. ئەوجا هەتا ئاەت بە ئاەت، فەرمان بە فەرمان، هەتا ئەحکامەکان، هەتا مەسەل لایەنی عەقیدەکەی کە جەنابی مامۆستا ئێوە ڕوون دەکاتەوە. بۆ نمونە مەسەلەن ئەگە باسی نوێژ بکەین، مەقسەدی ڕۆژی ئەوە نییە کە ئەتوو نوێژێکی بکەوە، نوێژی بەیانی دوو ڕکعاتەوە ئەو مەغریب و ئەو دەرکاتێ و یان کە باب و باپیرانی مە نوێژیان کرد ئێمەش نوێژەکەی بکەین وەکو عادەتی. دەبی بە دوای مەقسەدەکەی دابگەڕین. مقصد لو نوشت يعني فلسفين يجيسيا رب العالمين كأفرم الآيات كرد أفرم إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نبي أو نجاءت بقرن تولهرتي خراب وخراب كاريا زا خراب كان لروي فكر لروي عقيدة أو زا ورسل عبادة ورسل أخلاقياتي مثلا روجانا روشتا كان ورسل مثلا ناو بازاري كرينو فروشتن ورناو زانكو بيمانجاي هر همي مثلا أوي فحشاء أوي منكر أوي أو پروردگار سبحانه وتعالى بهيلي سوري دانا دبيئتو تخوني نكبي أو زانو جكت تواو فلسفين جكي جيشتي وباشن باسي زكاتي زكاة مثلا فلسفي زكاتي سياد سونك أوكو باسم كت همي مقاصد كروان كره اگر انسان لو مقاصد يعني سونك اتو اگر بيتو عبادتك بكي براسي دبي هدفك امانزك برساود روم بيت او عباده لبناوي ذكي بوتي ذكي يعني هروكو با بيران كريديتان يعني امج بكين نابي اوابي دي بردوم او عباده حتى او نيجي يعني كذا كاين بوني وروكن يجي كذا كاين دبي غوران كاريك دروز بيت دبي شيرنا تشيجك دروز بيت دبي بينا كسشي جواز نك هر دروج كان وانكو يغوابيت او زاغر تماشي زكاتي بكين كي لا يكون دولة بين الأغنياء منكم يعني بو أوي كبردش خوشويستي دروزبي أجر نخو بارك لكن دولة من دي هري فقيرة كي ديداتو وانا بلام أو خوشويستي وباشن مسألة يعني حاجة كدورة تربوية زور دور درجة طبعا هم مسائل اجتداء عقيدة وعبادتهم وانا بلام أوي كم بس من لروجي يعني مقصدي روجي او انساني كبروجي ده بكو خوي اماده كبستنا او محطي بستنا او وزغي بستنا او دوره ايماني او كتاب خان عبادته فرستشيتي او توبكات كخوي دوري راس بالضبط او زاد بي لمقصد الروجي بقات مقصد الروجي لو اتي برودغار سبحانه وتعالى كافرم يا ايها الذين امنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم او هدفك لعلكم تتقون باش رب العالمين تسبي بخوينتي لقرباني تسبي بخوريتي هي سبيشتي بقوشتي ونيا لا ينال لحومها ولا دماؤها ولكن يناله تقوى ونيا حتى لما صلي حزي يعني خو اتوني نوش كنت كيت قد غنيا باشي شو سنتي شونيا يعني وقد كراوني كتلوجي الاحرام ده هم بو حسب رقابه سعودي البرودغار بكي حسب كي البرودغار ببردوم لقل ده دد بيني دد بي سي يعني حركات سكنات اي روج ما مستواه خو بيغمس وصل افرمي يعني پروردگار سبحانه وتعالى فليس لله حاجه هيت بيوسي بوني عبد خويتيني بك خوي برسي بك خوي شكتو ما بك بلام رب العالمين تماشي ناخي او بندي دكت سندا پروردگار خوشويستي وترس وشني ناخي دا زيجير او ذا اگر اكسك بيوتن بس تنا ما رمضان سياز دمانغا اسا لشي جرام بوا سرشاني قرز بوا يعني برتساوي تاريخ بوا حتى روي الرجب ولا قناه ولا تاواني ابا رمضان خاين دوتو بلي خاين دوتو بلام اگر بيتو بإرادتك بهزبتنا أو مانجي يا أيها الذين آمنوا توبوا إلى الله جميعا
ها تماشەکە هەمووتان بگەڕنەوە جەمیعاً بۆچی لعلكم تفلحون هەتا ئەو بەختەوەری کە بەدوایدا دەگەڕن نایبینەوە بەڵام لەناو ڕەمەزان دەبینەوە ئەوش لە ڕێگای بەڕاستی ئەم عەقیدەکە و بزانێ مامۆستا باس هەم لە ڕێگای عیبادەتەکە و ملکەتیەکەی جا ئەگەر هاتو ئێمە بە حەقەت یعنی لەو مەقسەد و لەو مەبەستەی شەریعەت تێگەیشتین بە تایبەتی لە فەلسەفەی ڕۆژی بەڕاستی ئەو ڕۆژی لە دەست نادەین وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر بتانزانین بە خەیر و بەرەکەتێک لە ناو مانجی ڕەمەزاندایە تەمەناتان دەکرا تەمەناتان دەکرد بە درێژای ساڵ ڕەمەزان با بەس لەبەر ڕۆژەکەی نا لەبەر خێر و بەرەکەتەکەی کە لە ناو مانجی ڕەمەزان هەر ئەوەندە کافیە مامۆستا قەدر لە ڕەمەزان هەر ئەوەندە کافیە خەپەداش دات یا ڕەبی بەڕێز جەناب مامۆستا ئیبراهیم لە عەقیدە باز لە نەفس دەکرێت ئایا دەکرێت بڵین لە نێو ڕەمەزاندا یان لە پێشوازیکردنی مانجی ڕەمەزاندا تەسکیەی نەفس و تەسکیەی ڕوح و تەسکیەی ماڵ و جەسەد و ئەوانە هەمووی بیدۆزینەوە لە نێو عەقیدەی ئیسلامیدا؟ بەڵێ بەتەکید مامۆستا ئەحمەد بەر لەوەی بچمە سەرە و بابەتی تەسکیە پێم خۆش بوو چەند خاڵێکی دیکەی ئاماژە پێ بدەم لە عەقیدەیە فەرموو. بەڕاستی ئێمە وەکو مسلمان کە دەڵێن پێشوازی لە مانگی ڕەمەزان چۆن بکەین و ئەو عەقیدە خاوێنە کە بمان باتە ناو ڕەمەزانەوە یعنی کەسێک بە تەواوەتی ئەگەر تەسلیمی خوای پەروەردیگار سوبحانەوە وتەعالا نەبوو بێت ئێمە کە ئیسلام و مسلمانێتیمان بە معنای تەسلیم بوونە کاتێک کە مسلمان کەسێک بە ظاهیری بەڵام بە باتینەن بە عەقڵ و بە مێشک و بە فکر و بە ڕوح و بە هەموو شتێوە تەسلیمی خوای پەروەردیگار نەبوو بێت چۆن دەتوانیە بەڕاستی لە قیامەکانیدا لە ڕۆژۆکەیدا لەزەت و تام و چێژ بکات بۆیە بەڕاستی لە ڕووی عەقیدەوە پێویستە کەسێک یعنی کە دەچێتە ناومانگی ڕەمەزانەوە جارێ بە تەواوەتی خۆی تەسلیمی خوای پەروەردیگار کردبێ خاڵێکی دیک لە بواری عەقیدەیە مامۆستا مەحەبەت و خۆشەویستیە ئێمە یعنی کەسێک ئەگەر خۆشەویستی تەواوی لە بۆ خوا و لە بۆ پێغەمبەر و لە بۆ ئیسلام نەبێتن لە بۆ عیبادەتەکان نەبێ لە بۆ نوێژ و ڕۆژوو نەبێ چۆن دەتوانێت بەڕاستی ئەگەر دڵێک خۆشەویستی غەیری خوای پەروەردیگاری تێدا بێ کە بەڕاستی پێوترە شیرکی مەحەبە یعنی یەکێکە لە جۆرەکانی شیرکی گەورە یعنی کە خۆشەویستی غەیری خوای پەروەردیگار لە دڵی کەسێکە هەبێ نازانم چۆن دەتوانێت لە سەفی نوێژەکانە وەکو مامۆستا فەرمی چۆن دەتوانێت لەزەت وەرگێت جوانە کە ئێمە لە عەقیدە خوێندومانە کە دەڵێن لا ئیلاهە ئیلا الله یعنی نەفی ئالیهە و ئەنداد و ئەرباب و تەواغیت ئەبێ نەفی هەموو شتێک بکەی مامۆستا یعنی کاتێک بە تەواوەتی خۆت تەسلیم کەی و بە تەواوەتی تاعەتی خوای پەروەردیگار یعنی کەسێک لە مانگی ڕەمەزانە بۆچی لە تاعەت و لە عیبادەتەکانیدا سوست و چالاک نییە لەبەر ئەوەیە بەڕاستی خوای گەورە کە دەفەرمی ئەطیعوا الله والرسول ئەطیعوا الله والرسول کە دەفەرمی باسی ئیطاعی خوا و پێغەمبەری خوا دەکات ئایا ئێمەی مسلمان توانیومانە ئەو ئیطاعەیە بەرجەستە بکەین لە خۆمانە ئایا ئێمە بەجێی خوا و پێغەمبەری خوا دەکەین سوبحانەوە وتەعالا ئایا تەطبیقی تاعەتی خوا لەسەر خۆمان لەسەر ماڵمان لەسەر نەفسمان لەسەر ئەو شتانە کردومانە بۆیە بەڕاستی ئینسانی مسلمان دەبێت ئەم خاڵانە یعنی خاڵی تەسلیم بوون خاڵی تاعەت خاڵی مەحەبە یعنی خاڵی ڕازی بوون خاڵێکی دیکەمانێ ئێمە الرضا بالله رضيت بالله ربا ئەوەی کە لە ذیکرەکانی بیانیانی یواراندا رضيت بالله ربا وبالإسلام دينا بەچی خوا ڕازی بوون یعنی ڕازی بوونی خوای پەروەردیگار بە دینی خوا بە شەریعەتی خوا بە حاکمیەتی خوا بە مەنهەجی خوای پەروەردیگار کەسێک هەتا ئێستاکانە تەسلیم نەبوو بێ بەوەی کە ڕازی بێ بە مەنهەجی خوا بە شەرعی خوای گەورە لە غەیری دینی خوای پەروەردیگار دینێکی دیکە بەرنامەیەکی دیکە مەنهەجێکی دیکەی لە دەروندایە لە عەقڵدایە لە مێشکدایە لە فکردایە لە بەرنامەی ژیان واقعیدا بەرجەستەی کردووەتن لە دواوەی دەڕوا بەڵێ و نەعەمی بۆ دەکا نازانم چی ئیسفادەیەک لە مانگی ڕەمەزان دەکاتن بۆیە بەڕاستی بەر لەوەی بچێتە ناو ڕۆژی ڕەمەزانەوە بەر لەوەی بچێتە ناو سەفەکانی شەونێژ و تەراویحەکانیەوە ئەبێ ڕازیبوونی خوای خۆی ڕابگەێنی بە پەروەردیگار سوبحانەوە وتەعالا ڕەتکردنەوەی غەیری خوا سوبحانەوە وتەعالا ڕەتکردنەوەی غەیری ئیسلام ڕەتکردنەوەی غەیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو قودوە و مامۆستا و پێشەنگ و پێشەوایەک هەموو ئەمانە ڕەت کاتەوە کاتێک کە دەڵێ ڕازیبوون واتە ڕازی نەبوونیش بەم شتانە واتە ڕازیبوون بە غەیری خوای پەروەردیگار شیرکە ناتکرێ ئینسانێکی مسلمان بێتە مزگەوت و شیرکیش بۆ خوای چۆن شیرک واتە کاتێک ڕازی نەبێ بە تەواوی ئەم ئیسلامە ڕازی نەبێ بە قیادە و پێشەوە
پێشەوایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕاستی کەسێکی مشریکە با بێتە نێژیش با ڕۆژوش بکە وئین صەلا وصام وزعم انه مسلم یعنی حتا نێژش کا بە ڕۆژوش بێتن مادام رازی نیە بە شریعەتەکەی خوا بە پێشەوایەتی پێغەمبەرەکەم رازی نیە بە ئیسلام منهجی ژیان بێ حاکم بێ حکمی لێ وەرگرێ بەڕاستی ناکرێت و بێ عیبادەت بکەی و سەجدەبەری و ڕکوع بەری سرت بخەی نەویکەی بەڵام لە کاتێکا دڵت هێشتا رازی نیە بە شریعەتەکەی خوا بەخوایەتی خوا سبحانه وتعالى ملکەت نیە لە بۆ فەرمانەکانی بەڵێ خشوع خضوع بەڵێ کاتێک ئێمە نوێژەکانمان لە مزگەوتەوە و مامۆستا کە باسی نوێژەکە بۆچی نوێژەکانمان کە پێغەمبەری خوا دەفەرمێ زمانێکدا دێک کە دەچیتە ناو مزگەوتەوە یەک خاشعێکی تێدا نابینی پەنا بەخوای پەروەر یەک کەسێک نابینی لا ترى فيها خاشعة يعني پەیوەستە بە عەقیدەکەوە بەڵێ عەقیدەی مامۆستا لەبەر ئەوەی ئێمە خشوعمان خضوعمان ملکەجبوونمان بە تەواوەتی لە بۆ خوا و پێغەمبەر و ئیسلام نییە بەڕاستی لەبەر ئەوەی لە نوێژەکانشمانە خشوع نەما بەڵام ڕەنگە ئەو کەسە یعنی خۆی ئامادە دەکات ماڵەکانی دەڕازێنیتەوە و ڕەنگە چێشت حاضر بکات بۆ ئەوەی کەوا بیبەخشێتەوە بە خەڵک و مسلمان و ڕەنگە فانۆس و گلۆب داگیرسێنتن بەوەی کە دڵی خۆشە بە هاتنی ڕەمەزان یعنی چ پێویست دەکە عەقیدەکەی ئاوا وەک جەنابەت دەڵێی پتە و تۆکمەی بکاتن بۆ ئەوە شتێکی ڕواڵەتی دنیاە ئەوە شتێکی زاهری دنیاە شتێکی خۆشە شتێکی جوانە یعنی ئینسان ڕێکخستن مسلمان لەبێ لە هەموو ژیانیدا ڕێکخستنی تێدا بێ تەنظیمی حیاتی تەنظیمی ماڵی تەنظیمی ئامادەکردنی مامۆسایان لە بۆ مزگەوتەکان بۆ پێشوازیکردنی خەڵک ڕێکخستی ناو مزگەوتەکان لە ڕووناکی لە چی لە سەود لە دەنگ هەموو ئەم شتانەی کە تو جەنابتە فەرمووی ئەمە شتێکە بەڕاستی بەڵام زۆر جیاوازە ئەوەی کە من باسی دەکەم کە عەقیدەیە کە ڕازیبوونە کە تەسلیمە کە خشوعە کە خضوعە ئەمە شتێکی باتینیە پێویستی بە ناخی ئینسانەوە پێویستی بە دڵی ئینسانەوە دەبی قبولی شریعەت بکات لە ئەلفەوە تاوەکو یاکی بەڵێ شریعەتی قبول بێ ئیسلامەتی قبول بێ دینی خوای پەروەردگاری قبول بێ پێغەمبەر و پێشەوایەتی پێغەمبەری خوای قبول بێ کەسێک کە ئەم شتانەی نەبێتن نازان وەکو وتم چۆن تام و چێژ کەواتە ئەو پرسیارە پێشتر کردم دەیهێڵمەوە بۆ پرسیارێکتر وەڵامم بدەوە کە باسی تەسکیەکە بوو دێمە لای جەنابی مامۆستا شێرزاد باز لەوە دەکەم لە بۆ عیبادەت ئێمە چ بەرنامە داڕێژیەک بکەین بۆ خۆمان ماڵمان منداڵمان خێزانەکانمان بۆ ئەوەی کەوا ماڵێکی بەختەوەر و پڕ لە عیبادەت و بەرەکەت بیت سەرەتا بەڕاستی دەبی ئەمەی مسلمانن بە تێکڕایانی محەبەتێکی تاومان لە بۆ هاتنی ئەو مانگە مبارەکەی هەبی چونکە ئەو مانگەشی زۆر ڕزا سووکە هاتیە گوناهاکانمان ڕەشکاتەوە خێربارانمان کە هاتیە شەفاعەتمان لە بۆ بکە هاتیە پلۆپایمان بەرزکە لای ذاتی پاکی رب العالمین سبحانه وتعالى وهاتیە خەڵاتێکمان بداتێ بۆ ئەو خەڵاتی بە ڕوسوپیاتی لە دەرگای ڕەیان کە تایبەتە بە ڕۆژوانان لەوێ فەرمان لێ بکە بما بەتەژۆری کەواتە ئەمە دابی پێش هاتنی مانگی ڕەمەضان بەڕاستی جەلسەک و دانیشتنەک و کۆبوونەوەکی تێر و تەواومان هەبی لەگەڵ خانەوادەمان مامۆسایان لەگەڵ مزگەوتی ئەهلی نوێژ خوێنان مەسەلەن بەڕاستی هەم ئامادە باشێکی تێر و تەواو بکرێتن لە دەستگاکانی ڕاگەاندن یعنی بۆ ئەو خەڵکە تەشویقێکی تاوی لەبۆ دروست بکرێ نەک لە بۆ ئەوی بەس عیبادەتی بکات نەک لە بۆ ئەوی بەڵکو لەوەی تەواو بڕیاری ملکەتی لەبۆ پەروەردگار بدا سبحانه وتعالى چونکە تاکە حاکم ینی کە هەموو شتێکی لێ وەرگیرێ ئیلا ذاتی پاکی الله سبحانه وتعالى و ئەو حەق و مافی هەیەکەوە ئەو گەردەنەی لە بۆ کەس بکرێ ئەو ملەی لە بۆ کەس بکرێ ئەو حەق و مافی هەیەکەوە ئەمە بەنداتی لە بۆ بکەین کەواتە ئەمە دەبی ئامادە باشی بکەین چونکە ئەتو ئەگەر ئامادە باشینەکەی بچی ناو ئەو مانگەی تووشی شۆک دەبی لەبەر مانکە لەوانە زۆر بە خێرایی بەسەر دابڕۆت هیچ تەنزیمەکرد نەکردی هیچ ڕێخستنەکرد نەکردیا ینی بەردنامەکان هەموو لێ دەتە فۆزا پاشەگەردانی بە هیچ ڕناگەی هەر ئەوەندەیە مەسەن پاشێ و دێ و فتار دێ و وەختی ینی بە هیچ ڕناگەی بە شتەکان ئەمەش بەداخەوە ینی بەداخەوە ئێستا خەڵکێکی زۆرمان هەیە ینی خۆی ئامادە کردێ بەرنامەی ڕەمەزانی دانێ بەڵام پێچەوانی سونەت پێچەوانی شریعەت بۆ نمونە مەسەن ڕۆژەکانی دانێ بەس بەخەوی لە کاتێک ئەو ڕۆژان دەبێت و بە خەبەر بی چونکە ئەو ڕۆژیە نازەم چمانەوە تا ئازیاتیش دەدات و بەزگە بەس بخەوی ئێ بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆ جەنگی بەدر لە ڕەمەضانێ بوو فەتحی مەکەی لە ڕەمەضانێ بوو وەنیا ئەو هەم فتوحاتانی ئیسلام لە ناو مانگی ڕەمەضانێ بووە کەواتە لە ناو مانگی ڕەمەضانێ زیاتر شمشێرەی 9 کیلۆیان دەستدایتێ تیرێک کە 2 کیلۆ بۆ هاوشتیان لە گەردنی کافرەکیاندا کەواتە لە ڕەمەضانێ ئەوانە سالاک بووینە چونکە لە ڕەمەضانێ ئەها پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شەیاطینەکان دەبەسرێنەوە کەواتە زیاتر هێزی ئیمان کاریگەرە بەسەر هێزی ینی شەیطان لۆ ئەگەر هاتو ئەو مانگە هات ینی نابی بە ڕۆژەکان بەخەوی بەتە سەرێ و نابی بە شەوەکەی بە سینی سینیانێ و بە دۆمینە و بە کۆنکان و بەشتی مالایعنی بەسەر بباتن ئەوانە هەمووی دزن
يعني دەبی زۆر ئاگەمان لەو دزانە بیت يعني ئەوانە کاتی لەمە دەزن کە ئەو کاتەنە کاتی زۆر بە قیمەت يعني یەک دقەی مانگی ڕەمەضان زۆر بە قیمەتە لە تێکڕای ساڵی یازمانکان یەک دقە کەواتە ئەو ئینسانە عاقڵە ژیرە کە بتوانانی ئەسبی خۆی تاو بداتن باشترین و چاکترین پێشوازی لێ بکاتن کاتەکانی بە فیڕۆ نەداتن لەبەر ئەو کاتت کە لێ ڕۆی باشە بەسی سینیان ئەو شتانە هەموو دووبارە دوایە مامۆستا کو ئەمەی مسلمان ئێستا ئامادەی باشی دەکەین و هاتنی مانگی ڕەمەضان خەڵکێکیش هەیە لە شێوازی شکل و شێوەی مسلمان ئامادە باشی دەکەلەوەی کاتی لە مسلمانی بدزی وەکی سامیری و بزەبت مامۆستا بە تایبەتی ئیعلام یعنی ئێستا قسان دەکەینەوەژ ئیعلامە بەڵام مینبەریت کە شێ دەبی زۆر ئاگامەن لێبی ینی بەڕاستی ینی ئەوانەی کە لە پشتی پەردەی ینی لە ژوورە تاریکەکان شتیت کە دەورژێن دوادینە سەر شاشەی سەبر بەبێ شەرمانە ینی ئەعلانی دەکەن شکو گومانی لەسەر توی مسلمان دروست دەکەن کە ڕۆژێکت ئادی واجب یان واجب نییە تەراویح هەیە یان نییە حیجاب هەیە یان نییە ئەو هەموو شتێ بەس دەین مامۆستا لە مانگی ڕەمەضان لۆ چونکە مانگی ڕەمەضان وەکو باسم شەیتانەکان کە دەبەسترێنەوە بەڵام شەیتانی گەورە نابەسترێتە خۆ ئەو هەر ئیش دەکاتن بۆ شەیتانە ئینسانەکان کە ئەوانی بڕیاریاندایە کە بەڕاستی مەیدانی لە پەروەردیگار بگرن و ئیش لەسەر عەقیدە و بەیوراوەڕی مسلمانان بکەن یعنی نقطەی زوعفی مسلمانانیان دیتەوە نادەرە گوێ لە مامۆستا ڕامەگەر کاکە گوێ لەوەی ڕابگرن دەرێ ئەو های خۆدینەوە قورس نیە بە قورسی وەرگرتی ئەوە ئاسانە ڕاستە ئەمەش درێن دین ئاسانە بەڵام بۆ کەسێکی کە ئەو ئەڵڵای خۆش بێت وئینەها لەکەبیرە بەڵام ئیلا عەلە الخاشعین ئەگەر کەسەکە خاشع فعلا دین زۆر ئاسانە کەواتە دەبێت و ئاگادار بی ئەو ئیعلامە کاتت لێ نەدزی ئەو مەسەلەن سینیانێک کە ناویان لێنە شەوان ینی خەڵکی کۆ دەکەنەوە لە جێ شتیمالای عین دەکەن ئەوە کاتت لێ نەدزی وەکی ئەوەی ئیمام مالیکی ینی کاتێک کە دەرس شەڕح دەکرد لەو شارە مبارەکەی لەو کاتەی فیل هات ینی فیلێک هاتە ناو شاری مەدینەی قوتابیەکان یەک جێ هەر هەموو هەستان و غاریاندا گوتیان فیل بەڵام یەکی لە قوتابیەکان هەر نستا گوتی کوڕمەت لۆ هەرناسی گوتی قوربانە من نهاتیمە فیلی بینم ئەم هاتیمە مالیکی بینم فێری عەقیدەم کە فێری بیرروار فێری عیبادەتم بکاتن کەواتە ئەمەش هاتی ناوانگی ڕەمەضان ئەمە چماندا لە سینیانە چماندا مەسەلەن لە شتی مالە یعنی یان 11 مانگ ئەدیەوە بانگ وێژە بانگ ناکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ یا باغی الخەیری ئەقبل هەستا ئەی کۆسەی خێر تێدا یعنی هەستا پێشوازی بکەوە پەروەردگار سبحانه وتعالى هەدیە و خەڵاتێکی لە توێنەیە باشە کەسە قەڵەمەکە داتێت و تەحییل دەکەی باشە دی رب العالمین هاتی گوناهەکان هەڵوەرین ئەو پلوپات بەرزکاتەوە و یا باغی شەڕی ئەقسیر ئەو کەسێک کە شەڕ تێدا 11 مانگە ناو شەڕ و لەناو خراپە و لەناو نزمی پاشاگەردە انحرافی عەقیدەی عیبادەتی چیچی هەتا کۆتای دەستبارگرتن لەوە ئینسانی خراپەکار ئەقسیر بەس نیە دەسەڵگری ئەدی 5 ڕۆژ کە چەند دۆست و ئاژزمان لەو مانگە ڕەمەزانەی کەسە دەچی ناوی لە گەرماندام ئێستا لە گەرماندانینە جێیەکانیان ئێستا چی تێدا کەسی تێدا نیە خەڵکەچکە هاتنەوەکو ئیمام عەلی فەرمێتن یعنی ئێستا بۆ ئەمە مەسەلەن بەو شەرمەزاریە بڕۆین بۆ ئەو ڕەمەزانێک کە ڕابردوو ئەمە ڕۆیشتین یعنی هەندە عیبادەتمان نەکرد وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەر مینبەری کرد کاتێک کە بەسەن دوعاەکانی کرد و ئامینەکانی کرد فەرمی بێبەش بلا ڕەحمەت لوتی لە زەی بستە خوارێ و کەسێ مانگی ڕەمەضانی بەسەدادێ هەندە عیبادەتی ناکە یعنی بەرنامەی وا جواندانانێتن کە پەروەردگار لە هەموو گوناهەکانی خۆش بیت لەبەر ئەوەی هەموو دقەکان هەموو شەوەکان هەموو ڕۆژەکان هەموو سەعاتەکان بەڕاستی مسلمان دەبی وەکو باخەچی هەموو جۆرە میوەجاتیش تێدا هەبیتن پشکو بەشی تێدا هەبیتن خوا پاداش داتەوە بەڕێز مامۆستا شێرزاد بەڕێز جەنابی مامۆستا ئیبراهیم هەر ئەو پرسیارەی پێشتر کردم پەیوەندی تەسکیەی نەفس و ماڵ و جەستە و هەموو ئەوانە بە عەقیدە و بە بیر و باوەڕەوە چیەوە بە تایبەت بۆ مانگی ڕەمەضان مامۆستای بەڕێز ئێمە چۆن گوتمان دەبێ عەقیدەکەمان خاوێن کەینەوە کە مانگی ڕەمەضان وەکو مامۆستا فەرمی مانگی خاوێنکردنەوەی گوناه و تاوانەکان و لێخۆشبوونە بەڕاستی دەبێ ئینسانی مسلمان بە دڵیەکەوە دوور لە ڕق و کینە و حقد و بغض و ئەمانە بچێتە ناو ڕەمەضانەوە یعنی تەسکیەی دەروون تەسکیەی نەفس چۆن دەکرێ وەکو وتم بەڕاستی پیاوێک بێتە تەنیشتی پیاوێکەوە لە سەفی نوێژە ڕاوەستیە بەڵام ڕقی حقدی حەسەدی بەرامبەر ئەو پیاوی تەنیشتی هەبێت یان دەبێت چی ئیسفادەیەک لەم نوێژە بکات بۆیە بەڕاستی پێویستە ئێمە بڵێن اللهم لا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا خوایە ڕق و کینە و بغض و حقد و حەسادەت لە دڵ و دەروونمانە ئەو هەموو تەفرەقەی ئێستا لە نێوان مسلماناندا هەیە یعنی کەسێک بەو دڵەوە کە پڕپڕ لە تەفرەقە بێ پڕپڕ لە پەرتەوازەیی بێ بێتە تەنیشتی کەسێکەوە ڕاوەسێ چه ئیسفادەیەک دەکات وەنەزعنا ما في صدورهم من غل ئەو غیلە دەبێت لە ناو دڵمانە بێنی دەرەوە ئەو ڕقا ئەو حقدا ئەو بغضا تووڕەیی بەرامبەر بە مسلمان دەکرێتەوە مسلمان بی قسە لەگەڵ براکەتان نەکەی يعني فكيف يستقبل رمضان كسيك كعاقا لوالديه قاطعا لصلة لأرحامه يعني كسيك كبراسيل لدايك باوكي
ڕەنجاوە کەسێک لەگە خزم و دۆستەکانیدا لەگە ئەولادی لەگە منداڵی لەگە عایلەی لەگەڵ ئەمانەدا بەڕاستی تەواو نییە چۆن دەتوانیتن پێشوازی لە ڕەمەزانکە بۆیە دەبێت دەرونی خۆمان نەفسی خۆمان دڵی خۆمان لە هەموو ئەم شتانە خاوێنکەیەوە کەسێکی گوناهبار کەسێکی پڕ لە تاوان کەسێکی پڕ لە مەعسیەت چۆن دەتوانیتن بەڕاستی تام و چێژ لە سەفی تەراویح و لەزەتی ڕۆژوی ڕەمەزان وەرگێتن چۆن دەتوانی خۆی ڕابگرێتن لە بەردەم وتارەکانی مامۆستایەکە 5 دقە دابنیشێ کە لە کاتێکا دەستەکانی چاوی ئەندامەکانی هەموو لاشەی سەرتاپای 11 مانگەون کوماسا فەرمووی جمەی دێ لەگەڵ گوناها لەگەڵ تاوانە پڕپڕی کردووە داگیری کردووە ڕەشی کردووە ڕقی کردووە چاوەکانمان وشکە فرمێسکی تێدا نەماوە جۆچکەکانمان بەڕاستی حەق نابیستێتن زمانەکانمان لە ڕاستی حەقا بەڕاستی لاڵ بۆتن ئەوانە چۆن دەکرێت ئیسفادە کاگەیمە خاوێنی نەکەینەوە یعنی بۆیە بەڕاستی پێویستە بەر لەوەی بچینە ناو ڕەمەزان چونکی گەورەترین معنای ڕۆژوو بۆ خۆی فەلسفەی ڕۆژوو و حکمەتی ڕۆژوو بەڕاستی چییە؟ التقوى خی گەورە لە 4 ئاەتە باسی ڕۆژی ڕەمەزانەکە لە کۆتایی دوانیان دەفەرمێت لعلكم تتقون يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون لآخر آية شاديسة دفرمين لعلكم تتقون ويبين آياتي للناس لعلهم يتقون ديسا معناه الرمزانش والروجوش وهمو عبادة كانش سرنجام هدف أويك إنسان تقواي تسكيي دروني بك ونفسي بس درون بس ضل بس أبو أويك داخل رمضان ما مصاب ماڵمان ئێمە یەکێکی دیکەوکو فەرمون لە مانگی ڕەمەزانە دەبێت ماڵەکانمان خاوێنکەینەوە سەروەت و سامانمان خاوێنکەیەوە کەسێکی حەرام خۆر بێ کەسێک ماڵی حەرام بێ ڕیبا بخوا کەسێک غەش بکە کەسێک فێڵ لە مسلمانان بکە کەسێک ماڵی خەڵکی زەوت کە حەقی خەڵکی خواردی بێتن موچە و بودجە و هەرچی ژیانی خەڵک و فەقیر و فوقەڕا هەیە بەسەرەوە بێ ئەنجا بژڵێ فەلسەفە لێبدا بەسەر خەڵکا بڵێ بە ڕۆژوو دەبم یان دەچم تەڕاویحی دەکەم یان دەچمە مزگەوتەوە ئەختۆ حەقی ئەو هەموو حەقی خەڵکت بەسەرەوە مافی خەڵکت بەسەرەوە لەسەر ئەوە فەرمودەی چێ دەفەرمێ کابرا دەڵێت یا ڕەب یا ڕەب بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فأنا يستجاب له فمأكله حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام يعني كسي خواردني حرام بي خوارنوي حرام بي جلو برقي حرام بي همو جاني حرام بي فأنا يستجاب له بو إخوائي پروردگار كده فرمية لا يتكا وإذا سألك عبادي عني أماش خالك يتري عقيدة وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني يعني دعاء كرنكاني يمكا بردوام لا پارشیەوەکان لە بەرەبانگا لە کاتی سەحەرا لە شەو نوێژەکانە لە قیامە لە ویترەکانە لە دوعاکانی ویترە ئەو هەموو دوعاە دەکرێت بۆ ئیستیجابەمان نیە لەبەرچی چونکە خوای گەورە دەفەرمێ فەلیەستەجیبوا لی ئێمە جوابی خوامان نەداوەتەوە ماوەستا لەبەرەوەی ئیستیجاب یا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئێمە جوابی خوامان داوەتەوە لە بۆ ئەو پەیام و شریعەتەی کە حیاتی ئێمەی تێدایە کە ژیانی ئێمەی پێوەیە بەبێ ئەم ئیسلامە بەڕاستی بەبێ ئیستیجاب خوا پێغەمبەرەکەی ئەوە تا هەموو خەڵک مردووە دڵەکانمان مردووە چاوەکانمان مردووە فکرمان مردووە عەقڵمان مردووە هەموو ژیانمان مردووە بەڕاستی کۆمەڵگایەکی مردوو هەمومان مردووینە بەڕاستی لەبەرەوە ئیستیجابە نیە مامۆستا دوعاکانی ڕەمەزانیشمان ئەگەر ئیستیجابەمان بۆ خوا نەبێ دوعاکانیشمان قبول نابێت پێغەمبەر صلی الله علیه و سلم نصیحەت و ئامۆژگاریەکی سعد دەکات پێم وایە سعدە دەفەرمێ ئەطیب مەطعەمەکە تەکون مستەجابەتی دەعوە کەواتە یعنی خواردنی حەڵال و ئیش و کار و کەسابەتی حەڵال و پاکردنەوەی ماڵەکەت ئەوەش هۆکارێکە جا هەر لە دوعای دێمە لای جنابی مامۆستا شێرزاد لەبەرەوەی پەیوەستە بە عیبادەت الدعاء هو العیبادە یعنی ئێمە ڕۆژەوانان لە ڕەمەزاندا دوعاکردنە قورئان خوێندنە و سەدەقەکردنە ذکر و تەهلیل و تەسبیحاتکردنە یعنی بە چ شێوازێک ئێمە بەڕاستی خۆمانی بۆ ئامادە بکەین بۆ ئەو بابەتە پێشەوەی وەڵامی و جناب دەمەوە قسەکانی مامۆستای ئیبراهیمی هەر نمونەی عەقلی بینەوە لەو خەڵکی باشتر لێمان تێبگاتن ینی باشە فەرموو بۆ نمونە کەسێک زەید عەمر کەسێک نەخۆش دەوی پێی دەڵێن دکتۆرەکەی لە بەغدایە پێویستە تو بچێ لە ئەو دکتۆرەی چارەسەرت بکات دکتۆرەکە دەرن مسلمانیش نییە بەس ئەزە دەری خۆ مسلمان نیە من پێشنوێژی پێ ناکەم چارەسەری دەردی خۆم پێ دەکەم دەستە لای دکتۆرەکە نەسڕانیە دکتۆرەکە پێی دەڵێتن دەری کاکە ئەتوو پێویستە پشکینەکی گشتی لە بۆ بکرێ لەبەرەوەی ئەو ئازارە ئەمە تا تەشخیصنەکەی نەبین و ناتوانین عیلازی لۆ بکەین زاویش ڕازی دەبی بەڵام دکتۆرەکە ئاخری بڕیارێکی قورس دات دەڵێ پێویستە هەموو جلەکان لەبەر بکەیەوە ئەو زە دامەنا ینی ئەو نەخۆشە ئافرەتە
ئەو طیبی بەش پیاوە جاروەیە بەهۆی سەختی نەخۆشەکەی ئازارە زۆرەکەی ئامادەی ئەو ئافرەتە مسلمانیشە خۆی لە بەردەستی کەسێکی نەسرانی دابنێ بەس لە ئەوی عیلاجی ئەو ڤایرۆسی بکە یان ئەو ئازاری بکە کە لاشیدایە جلەکانی خۆش لەبەر بکاتەوە. باشە ئەمە ئەگەر تەماشای خۆمان بکەین ئازارێک لە لەشمانە ئەو زە لە قاچمانە لە کلیمان لە سەرمانە ئامادەینە هەموو ژیان جسمی خۆمان لە بەردەستی نەسرانیی دابنین بەزەوەی چارەسەر باشە بۆ ئامادەین هەموو ژیانی خۆمان لە بەردەستی ئیسلام دابنین. خۆت وەگەر هەموو شتەکان تەسلیم ئیسلام نەکەی مامۆستا باسی کردیانی هەر عیبادەتی بکە هەر پەرستشی بکە بەڵام ئەگەر بەڕاستی کارەبایەکەت بە فوری ڕانە کێشای بکە مەسەلەی عەقیدەکەیە ئەو عیبادەتانە دەبتە هەبان تۆزی بەربە بەڵێ بڵقی سەر ئاوە. جا بەڕاستی ئەمەش وەکو موسڵمان لەسەر پرسیارەکەی ئەوەی جەنابەت کە ئەو مانگە مانگی دوعایە مەسەلەن فعلا مانگی دوعایە مانگی ڕەمەضان چونکە لە کۆتایی ئاەتەکان کە ڕەب العالەمین باسیەوەی کە ڕۆژی واجبە و هەتا ئاخیرەکە دێتە خوارێ مەوسەش ئاەتەکەی باس کرد ئەو جا لە کۆتاییەکەی ڕەب العالەمین ئەفەرمی عەبدەکانی من ئەگەر ئەوانەتان جێبەجێ کرد یعنی ئەو فەرمانتان جێبەجێ کرد ئەو جا فەرمی وەرنداو بکەن وإذا سألك عبادي عني فإني قريب کە هاتن یانی پرسیارێک کرد ئەو خوایان نێزیکە دوور ئەمەلی داوا دەکەین فەرمی فإني قريب زانی مامۆستاش لەمە شارەزاترە مامۆستای مێ سیغەی مبالغەیە یعنی پەروەردگار زۆر زۆر نێزیکە هیچ پێویستی بە پێغەمبەرێکی نییە بتە واستە بە فریشتەی نییە کە جوبریل لە بێتە واستە یعنی بینی تو بینی خۆی تەواو ئەو ڕەمەضانش کە هاتیە پەروەردگار مەبەستیتی لەو مانگەی پەیوەندەکەی تۆکمەتر بکات جا ئەوی لانی عەقیدەی لانی عیبادەتە لانی ئەخلاق هەموو لانەکان بکە بۆیە ئەفەرمێتن یەک مەرجی دانێ پەروەردگار یەک مەرج ئەوش مەرجەکە ئەوەیە ئیذا دەعانی بەس لە من داوا بکە چونکە ئەگەر لەوی داوات کرد تەواو شتەکان بۆ دەکات بۆیە ئەفەرمی ئودعونی ئودعونی ئەستەجیب لەکم عەبدەکان داوا بکەن تا بۆتان جێبەجێ بکەم بۆیە دوعا زۆر زۆر گرنگە ڕاستی وەکو یەکێک لە عابیدەکان دەیفەرموو هەموو دوعاکانی خۆم چڕ دەکەمەوە لە ناو مانگی ڕەمەزان لە ناو مانگی ڕەمەزانش لە شەوی قەدر چونکە دەزانم ئەو کاتی ئەوانەی ئامینی لەسەر دوعاکان دەکەن فریشتەکانن هیچ شک و گومانم نییە کە قبول دەبیت بۆی ئەمەش بەڕاستی ئەو مانگە چونکە مانجی بەڕاستی بە خۆدا چوونەوەیە لەلایانی مەسەلەن تەزکیەی نەفسکە قەد ئەفلەح مەن زەکاها بەڕاستی ئەوە براوەیە کە فلچەی و بەجێشتی ئیمان لە ناخی خۆی خاوێن بکاتەوە یعنی زۆر زار ئەمە کاتی جەژنەکان کە دادێ ئافرەتان ناو ماڵی خاوێن دەکەن دەرن میوانماندی هێ باشە خۆ هەموو مرۆڤایەتی سەرزەوی ئێستا ینی بەڕێزترین میوانی دەکە ڕەمەضانە پێویستە ئەو جێسکەی لە مارێ نەدا لە مەتبەغی پێویستە لە ناخی خۆی بدات چونکە إن الله لا ينظر إلى أجسادكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم يعني يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم پێویستە ئەو قەلبە سەلیم بی لۆی ئەو پێشوازی ئەوەل جار بە ناخ بیت لە ناخت ئەگەر پێشوازیت کرد لە دەرەوە پێشوازێکی شایستەتر دەکرێت مامۆستا چونکە تو وەکو مامۆستا جەنابی باس کرد 13 ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بتو سەنەمەکانی ناخی ئەصحاب و ئەحبابی شکان خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک بتیشی نەشکان بەڵام ئەوانە بخۆیان چوون بدەکانی نەشکان لۆ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشتر ئامادە باشی کردبوو کەواتە ئەمەش بەڕاستی دەبی ئەوها بکەین یعنی ئامادە باشیی وا بکەین لە ناخماندا لە ناخماندا و پێشوازیەبی ئەو دوعانە چونکە دوعاش مامۆستا مەرجی قبولبوونی دوعای ڕاستە مەزدەری کەسابەت دەبی حەڵاڵبی بەڵام مەرجی قبولبوونی دوعای ئەوەی کە لە قەلبەکی خاڵینێتە دەرێ قەلبەکبی لێوان لێبی لە ئیمان ويقيني هبي پروردگار سبحانه وتعالى أو دعاء ونزاي كذلك استجابة دكا لا يقبل دعاء من قلب داهي يعني أو كما قال عليه بالضبط يعني أو قلبك خالي وبطالبه دعاء تدا استجابة نابتا فزو ما نجي طبعا ذكر تهليلات تسبيحات صلوات دانا سر بيغمبر بالضبط ما مصير أجر تماشى بكينها پروردگار سبحانه وتعالى زور داوي لما نكرم زور نجيب كين زور بروجي بين زور يعني أروجي سن عبادة شيء قولي ونيا كأفرميتن أوزل الروجي أفرمي يريد الله بكم اليسرى ولا يريد بكم العسرى أوزا نيفرم زور بروجي بن شو كبيناك الإنسان زور بروج بزور حجي كزور عمره كزور نيجي كبلام أفرمي يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا فرمي زوري بكن لبري بيغمر صلى الله عليه وسلم فرمي بيتان رابقينم خيريتي كرده وكان لسدا يا رسول الله فرمي زور لو بخير تربي ديناري ببخشن درهمي ببخشن زيري ببخشن زي ببخشن حتى بيغمر صلى الله عليه وسلم تسرتري كرده سرندي أصحابي راشيشا فرمي خيري زور لو زيات تربيتين كبران بردو جمني راب وسن لقردان يان بدن لقردان تام بدن كأو بري طبعا قيمة وذروة السنام هي الجهاد في سبيل بس السلمان أصحاب في يا رسول أول ذكر دوك فرمي ذكر الله هذا ذكر سنة ما تعبت أو ذكر الله رمضان ذكري سوق معلوم من زمان ما مستعمل مسكن مثلا كرده وكان أضعاف المضاعف ده بين رمضان من يك سنة حفته يك فرض حفته صدقة دبته
يعني الزكاة دان وكواجبي ليدتن كواتا أو ذكر كان وباشن ما مسا فرض كان زور جرينجي وفرض كان بدي زور جرينجي بتابتي لمزقتي وباش نوافل يعني هندا خلك زور كم ترخم النوافل ومرواب كما مسا زور تماشى كذا خوي استن سنة كان بيشي نيجي نوران تسارة ونيا خلك كذا بحال أجدوا يبكات ما مسا تسارة كيناكد وكيفاش هناك يكسر دروا دري مشغولهم هيس مشغولين نسيبش مزقت راد وسيان لا زيش كغيبتي دكاتن أول شيء بيبندي بعقيدة كيف طبعا أو ذا باشان يعني جرينجدا بنوافل نوافل لبرز جرينج بنوافل بدي شوك أجر أما بماني ببين خوش شويسي أو الله سبحانه وتعالى لو كسان حسين كافرمي إن الله يحب الذين يقاتلون في سبيل الصفا يعني إن الله يحب المحسنين إن الله يحب التوابين إن الله يحب التوابين والمتطهرين هي متقين هي محسنين هتا كوتاي أو بيغمر صلى الله عليه وسلم أفرمي رب العالمين ده في الحديث سكة قدسية أفرمي عبدك من أجر بيبي ببت خوش شويسي من بنوافل زربك الله هموي قرن توصل بيغمر صلى الله عليه وسلم صوص خافة داشت توكات من طاوكو تايبيهات بلام كوتا قصد أجر عقيدة تندرست من هبو كومالجاي كردواري من يعني هر كومالجاي تشتر بس الشوازيك دبيت كم تر لخلتشك والله ما وصل هر بيام خوش بول أو دقيقة باز دوش بكم يعني هل مانجي رمضان وكو قلت مان كروجوت يدا لمانجي شعبان رجوع واجب كراوة فرس كراوة تحويل قبلش كراوة وبدر شيوك ما وصافر متيدا هاتو بدر كيوم الفرقانة يوم التقى الجمعان براسي لروي عقيدة وإنساني مسلمان دبيا في غمري خاصة وسلم هلو مانجا بر لهاتي مانجا رمضان يا كم رمضان لقد جولك قبل خوي جاكر دوا دبي إمام مسلمان براستي لهموش يا خو مان لقد جولك ولقد نصارى ولقد بيباورانا جاب كينوا واتا بين بريك وغير بري مسلمان حتى في غمري خوا قبل كشي لقلوان جاكر دوا خاي جورا يعني قوري وبدر هات كبدر فرقان يعني جاكرويني وان حق وباطله دبي براسي واتا إما بمانيو كومالجايكي دروس هو كومالجايكي باك وكومالجايكي سرك کۆمەڵگایەکی لێواوی و لە خێر و لە بەرەکەت و لە چاکی و لە پاکی و لە ئەمن و لە ئەمان بێ دەبێ بەڕاستی خۆمان لە کوفر و بێباوڕان جاکەینەوە چونکی ئەم ئیسلامی ئێمە ئیسلامێکە فاریقە لە نێوان حەق و باتیلە پێغەمبەری خوا لە بەدرە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قیبلەیە و لە هەموو ئەم شتانەیە جیاکاری کرد لە بۆ ئێمە لە یەهود و لە نەسارا و لە کافران و لە بێباوڕان جابینەوە بەڕاستی شتێکی سەر بەخۆمان هەبێ تایبەتمان هەبێ ئەگەرمانی کۆمەڵگاکەشمان کۆمەڵگایەکی ئەوها بێ بەڕاستی دەبێتن وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بينه سر أو عقيدة باك. خبر داشت داتوا كتقصي زناب ما مصطفى. براسي رولا مسلمان دكم وبخوش مروا يعني بقى رمضان بفرصة دابني. سونك اللوانة سعر نوسي ما لو رمضان دابت. سونك هر رب العالمين دزاني شيمان كوري رمضان شيء كينا. إذا أو رمضان بابا أساني بسرمان دان رواتن أو رمضان پروردگار لهمو گناه كان مخوش دبيت زا أمش باب راسي أسبي خمان تاودين لو رمضان إن شاء الله درفت شزيرني لدسين دين إن شاء الله يا ربي خاف داش داتوا سباس دكين برز بامستا شيرزار عبد الحميد يجنو جو تارخين زانا عيني وبرز زنا بامستا إبراهيم كركوشي يجنو جو تارخين زانا بخوازي عيني برزانو خوشويستان بقدرة هاتي نكوتاي ألقي أو زارشمان تا ألقي شيتر لقل تورو ما مستاني تر بخواي پروردگار تان تسبيحنا والسلام عليكم ورحمة الله وبركاته.